خی گەورە نمونەتان زۆرکە خی گەورە پایەدارتانکە من مەمنونتانم منی شەڵی نەگرم هیستەکەی منیش بن بە یەکێکی تر من شانازیتان پێوەکەم خی گەورە سەرکەوتوتانکە جگە لەوەی خزمەتکاری ئێوە بین هیچ مەمنونتانی کە دێن لە دەستگای بەخشی پێویستەکان یاخوا دەستی خوێرخوازان خۆش بکە منیان ئەوە دڵخۆشکرد دەستان خۆش بێ. کێشێکی بە ناوی خی گەورە و میرەبان ئێمە وەکو کەمەندامان وەکو ڕێکخراوێکی کەمەندامان بە پێویستی ێزانین سپاسی دەستگای بەخشین کەین ئەمڕۆ کەمەندامان دڵخۆشن هەنێک لە مناڵانی کەمەندام و ئەو کەسانی کە خاوەن پێداویستی تایبەتن لە ڕێگەی دەستگای بەخشینەوە هاتوون کەلوپەلی خوێندن وەرەگرن ئێمە وەکو کەمەندامان دەستخۆشیان لەکەین زۆر سپاسیانەکەین بە تایبەتی لە زۆر بەڕێز کاک عەبدولستار مەجید کە سپۆنسەری ئەمیشەی کردووەتە دەست بۆ جاری چەندین جارە هاوکاری کەمەندامانەکات و چەندین جارە کەمەندامانی لەبیرە ئێمە لێرەوە وەکو کەمەندامان دەستخۆشی لە دەستگای بەخشین و ئەو هاوڕێیانمانەکەین کە لەوێ ماندوو دەبن و لەوێ هیلاکە بن بە کەسانی فەقیر و هەژار و کەمەندامانەوە زۆر سپاس بۆیەوە زۆر سپاس بۆ فێرخوازان هیوادارم فێرخوازان نمونەیان زۆر بتوانن زیاتر هاوکاری فەقیر و هەژار و کەمەندام و کەم دەرامەتان بکەن زۆر سپاس بۆیەوە. لەرێ بەخێر بێ زۆر سپاس ئەدەی بۆم بازکان بۆچی دڵبێت وەڵایی جمەڵگرت و ئەو شتانە باوکم کەمەندامە و جانتا و پڕەڵا و ئەو شتانە مەڵگرت چی هەڵگرت بە تەواوی تەواوی کالە و جانتا هین کراس هەروانە ئەی باشە ئەمڕۆ دڵ خۆش بوو باسی دڵخۆشەکەتم بۆ بکە دایەوەشمانەتان ئەتەم دەستان سەر بێتیەکانیست ئەمیان دەستان سەر بێت دەستی دەستەندەی زەتەمانیان ناوە بێ چی هەڵگرت ئەمڕۆ زیر بروش و جانتاس دڵخۆش بووی دڵم شۆش بوو سەرنجە چییە لە سەرم خۆشە ئەم دەست خۆشخەی یەکەم وەکو جری هاوکاری جری مەکتەبی کرد و هاوکاریەکەینم لەخوای گەورە داواکەم تەمەن درێژ بێ لە خۆی بەخاتی ئەم مانگی مەولودا خۆی گەورە تەمەنی درێژکار لە بەرەو نسیبەتی خراپ بەدوو دەست خۆشکەری لە کەناوی بەخشینەکەم وەکو ئادری مناڵەکانیان خۆش کرد داواکەم لە خێرخوازان خۆی گەورە حەقەنەیتریان باتێ لە بەرەو نسیبەتی خراپ بە دووریان بێت و تاوای دەستخۆش دەستیەوەش خۆش دایگیان سڵاو لێ سڵاوی خوا لە تۆش بێ کاکە گیان بەخێر بێ سەرچاو ڕێزی سپاس دەکەم ئەمڕۆ هەستی چۆن بوو کە توانیت پێویستی قوتابخانە بۆ منداڵەکان دابین وەڵاهی برایگیان من ئەمڕۆ هەستم یعنی سەعات بچمەوە بە ئاسودەی نانچا بخۆم لەبەرەوەی ئەسڵەن بیرم لێ نەکرد بۆ شت بۆ مناڵەکانم بکڕم لەبەرەوەی توانام نەکرد من خۆم نەخۆشی خەسخانە هیوام کەمەندامیشم مێردەکەیشم لە بازار حەماڵیەکە یعنی باریشانی و ئاسانەکە ئەمەکەتەوە زۆریش باریشانی ئاسان کردوی من زۆر جارەتمەوە لای دکتۆرەکە مەڵێ مریەم خان بۆ ئیسفادە و لە عیلاجەکان نەکرۆ بۆ بیرەکەیتەوە قەلەقینەوەی خۆم ئەزانم هین چیە لەبەرەوەی دەستم ناوەتە کوتی مناڵەکان عیلاجی پێکرد بۆ هێ ئیسفادەی لێ ناکەم تا چەند دەستگای بەخشین ئەم ڕۆژانی کە ئیکا کارەسانی بۆ ئێوە واللهی برای من دەستگای بەخشین و کارێکی زۆر سەرکەوتوی کردووە زۆر باشە لە هەموو بوارێکە ئەمە هاوکاری خەڵکەکە بۆ عیلاج ئەمە هاوکاری خەڵکەکە بۆ خواردن بۆ ئازوقە ئەمە بۆ جلوبەرگ بۆ هەموو شتی هاوکاری خەڵکەکە نمونەیان زۆر بێ سەرکەوتوو بن ئینشەڵڵا چەند مناڵ هەیە تۆ کە پێویست بژلوبەری قوتابخانەیان بۆ دابین من سێ مناڵم هەبوو توانیت بۆ مرتاحی پێویستەکانی هەڵگری بۆ دوانیانم هەڵگرتووە بەڵێ
بۆسییانیان هەڵبگرە سپاسدانەکەم و مەمنون و سەرکەوتوو بن ئینشەڵڵا. ئینشەڵڵا هەر ئێستا بە چیان پێویستە لە پێڵاو لە کالە لە جانتا لە کراس ئەوەی کە پێویستیانە بۆیان هەڵبگرە. یا ڕەبی سەرکەوتوو. خوای گەورە نمونەتان زۆرکە، خوای گەورە پایەدارتانکە. من مەمنونتانم، منی شەڵی نەگرم، هیستەکەی منیش بن بە یەکێکی تر، من شانازیتان پێوەکەم، خوای گەورە سەرکەوتوتانکە. ناکات دڵتەنگبی ئێمە حەزاکەین خزمەتکاری ئێوە بین وەکو دەستگای بەخشین ئێوە لە ئێمە گەورەترن ئێوە ڕێستان لە ئێمە زیاترە ئێمە جگەلەوەی خزمەتکاری ئێوە بین هیچ مەمنونتانین کە دێن لە دەستگای بەخشین پێویستەکان ئەوە خۆی ئەو کەلیمەیە کە وت و مەمنونتانین خوای گەورە پایەدارتانکە من شانازیتان پێوەکە ئێمە شانازی بێەوەکەین بەڕێزن بێەوەی بن کاکەیان من سوپاسدانەکە بەیانیەوە ئێمە بووین بە عەزیەت بۆ ئێوە ئێمەتان هێناوە بۆ ئێرە سیارەتان بۆ دابین کردوین تەنانەت ئاوی خواردنەوەتان بۆ دابین کردوین هەموو شتێ لەگەڵمان هیلاک بوون خوای گەورە پاداشتان باتەوە یاخواوێەوەی بن خواابێ بەڵاتانکە نمونەتان زۆر بێت. سێوە جامەخێر بی سەلامەت بی جەو چۆنە جەو حواڵە وەڵا باش ئەوە چییە و جلە جوانە بەدەستەوە وەڵامی بەخشینە بەخشیان کڕیت هەروەڵا چیتان کڕی ئەمڕۆ وەڵا جلانە بۆ براوچووکەکەم و ئەمەش بۆ من تۆ لە مەکتەبیا براکەت وەڵا براکەم خۆم لە مەکتەبنی ئەی لە مەکتەبنی جلیان بۆ هەڵگرتی هەروەڵا دڵ خۆشە هەروەڵا دەستان خۆش و خێرتان بنووسێ یەخوا بەخێر بێ سەر چاو یەخوا سەلامەت ئێمەش دڵخۆشین دۆجلی جوانە هەڵگرتووە سەلامەت بی یەخوا بێەوەی بەدڵتەوە ڕەنگە هەروەڵا زۆر جوانە ڕەنگی دڵخوازی تۆ چی حەز لە سەر من خۆم زیاتر حەزم لە ڕەش و زەرد و شینە ئەی بۆ ئەمڕۆ ڕەنگە دڵگوت وەڵا ئەمە جوان ئەمە جوانە چکی ئەمینەشینی پێوەیە حەزم لێ ئەمە چی پەپولێ هەروەڵا زۆر جوانە بەدڵمە یاخوا پیرۆزەوێ یەخوا سەلامەت بی زۆر دڵخۆشم کە تۆ ئەو بەدڵە یەخوا سەلامەت بی قسە و چیە بۆ خێرخوازانەوانێم پێداویستیانیان بۆ کڕی یاخوا دەستی خوێرخوازان خۆش بێ کە منیان ئەوە دڵ خۆش کرد دەستان خۆش بێ یەخوا پیرۆزەوێ بە قوربان یەخوا سەلامەت بی ئەم نیشتیمانە پڕە لە ناڕەحەتی و ئەو کەسانی کە زۆر پێویستیان بە هاوکاری ئەوانی ترە کوردستانمان وای لێ هاتووە هەمووان پێویستمان بە یەکتر ئێستا بۆیە ئەمڕۆ دەستگای خێرخوازی بەخشین جلوبەرگ و پێویستی قوتابخانەی بۆ 75 منداڵی کەمەندام دابین کرد بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوی کەمەندامان و بە سپۆنسەری کاک عەبدولستار مەجید ئەم پرۆژە جوانە جێبەجێ کرا و 75 منداڵی خاوەن پێداویستی تایبەت پێویستی قوتابخانە و جلوبەرگ و جانتا و پێڵاویان بۆ دابین کرا. چەکی دەستی ئێمە بەستەنها دوعای خێرە بۆیان داوا ئەکەین لە خوای گەورە ئەوە نە ئێمە دڵخۆشەکەن مناڵ نازدارەکان دڵخۆشەکەن خوا دڵخۆشی دین و دنیا و قیامەتیان کە. سەرەتا بە ناوی خوای گەورە و میهرەبان خێرخوازانی خۆشەویست دەستگای خێرخوازی بەخشین نووسینگەی قەزای شارە زوور وەک هەمیشە و بەردەوام لە خزمەتی هەژاران و نەدارانی هەرێمەکەمانە ئەمڕۆژ لە پرۆژەکان و چارەکەەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە قەزای شارە زوور ئەمڕۆ لە ڕێگەی تەنها یەک خێرخوازەوە جلوبەرگی قوتابخانە بۆ 125 منداڵی نازداری بێباوک خوای گەورە پاداشتی خێری بداتەوە ئەوە بەخشینە هەمیشە لە خزمەتی هەژاران و نەداردانە تا نێمە هەمیشە موشە دووبارەکەینەوە خێرخوازانی خۆشەویست دڵخۆش بن بە هاوکاریەکانتان ئەوە هاوکاریەکانی ئێوەیە دڵی ئێمە و منداڵە نازارانەش دڵخۆشەکات تکایە هاوکارمان بۆ ئێمە بتوانین بەردەوام و لە سەرجەم شار و شارۆچەکان بتوانین خزمەتی ئەو مناڵە چاوگەشانە بکەین تا ئێوە ببەخشن ئێمە بەردەوامین خوای گەورە پاداشی خێرتان بدات. زۆر دەستخۆش لە خێرخوازانی بەخشین ئەەکەم و لەگەڵ مامۆستا لوقمانیش کە جلی مەکتەی بۆ ئێمە دابین کردووە لەگەڵ مناڵەکانی بێباوک زۆر دەستخۆشی لە ئێوە ئەەکەم خوای ڕزقیان بێ خوای گیان خێر و بەرەکەت بکەیتە ماڵی ئەوەی کە
ئەم شتانەیان بۆ ئێمە کردووە زۆر دەستخۆشتان لێ ئەەکەم دەستخۆشی لە خێرخوازانی بەخشینەکەم کە ئەم جلە جوانانە بۆ ئەم نازدارانە ئەکەن زۆر سپاسیانەکەم خی گەورە ڕست و ڕۆزی بخانە کیفانیان دەستخۆری بۆ خێرخوازگار دەخوازگای بەخشین بیامەت کەیامەتیمانەدەن جلی مەکتەبمان بۆ دروستەکەن هەموو ساڵیان خی ئیشەڵا پاڕۆزقان زیاد بکە. سپاسی دەستگای خێرخوازیەکەن کە هەموو ساڵانی یارمەتیمانەدەن دەستیان خۆش بێت. باسی دەستگای بەخشینەکەم ئەم خێرخوازانە جلو پۆشاکی مەکتەب بۆ مناڵ دابینەکەن خوا خێریان بنووسێ و جێگەی دەستخۆشین و سپاسیانەکەین خوا یارمەتیان بدە. دەستخۆشی لە نووسینگەی هەڵەبجەکەم نووسینگەی بەخشین سپاسی گەورە و چووکیانەکەم یەکە بە یەک. هەموو ساڵی خەڵکیان بەسەر کردوێتەوە سپاسیانەکەم. زۆر سپاسی خێرخوازی دەستگای بەخشین ئەەکەین کە هەڵسان ساڵانە هەموو کات و سات بەدەم مناڵە نازدارەکانمانەوە چ بە خواردن چ بە پارە چ بە جلوبەرگ چ بە جلوبەرگی قوتابخانە دڵی ئێمە و مناڵە نازدارەکانمان خۆشەکەن خوا دڵخۆشی دین و دنیا قیامەتیان کە خوای گەورە لەسەر حەوزی کەوسەر لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه و سلم حەشریان کە بە دەستە مبارەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاوی کەوسەر بخۆن. چەکی دەستی ئێمە بەس تەنها دوعای خێرە بۆیان داوا ئەەکەین لە خوای گەورە ئەوەنە ئێمە دڵخۆشەکەن مناڵە نازدارەکان دڵخۆشەکەن خوا دڵخۆشی دین و دنیا قیامەتیان کە. هاتنە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی کابرایە من دڵم زۆر ڕقە فەرمی بڕۆ دەست بێنە بەسەر مناڵێکی هەتیوە بەدەست سەری مناڵێکی بێ باوکات دڵت نەرمە بێ دەستهێنانێ بەدەست مناڵێکی ئاوا دەست بێنی بەسەریە ئەبێت دابینکردنی جلوبەرگی قوتابخانە دابینکردنی کەلوپەر دابینکردنی خۆراک و خواردن دابینکردنی پارە هەموو مانگەکان ئەبێت چەند ئەجر و پاداشیان بێ لای خوای میهرەبان داوا ئەەکەم لە خوای گەورە لە ژێر سایە و سێبەری خۆیان حەشریان کا پەروەردگار خوای گەورە جەزا و پاداشی هەموو لایە باتەوە یەخوا ئێوەش بەخێر بێن سەر هەردوو چاومان وا دڵخۆشتانکردنی خوا دڵخۆشی دین و دنیا قیامەتتان کە خوا لە بەڵاو مسیبەت و ناڕەحەتی دنیا قیامەتتان پارێزی هەموو لایەکتان سەرفراز بن دراوسی پێغەمبەرگیان بن صلی الله علیه و سلم. دەستگای خێرخوازی بەخشین ڕاستی ساڵانە کارێکی ئینسانی گەورە ئەکا کە هەڵەسێ بە کۆکردنەوەی کۆمەڵە کەسی بێباوک ئەوانەی کە قووەتی دارایی قووەتی مادیان کەمە ئەیانێنەی پۆشاک و جلوبەرگ و ئەمانیان لە دوکانەکانی ئێمە بۆ ئەکا لە دوکانی خەڵکیکە بۆی ئەکا ئەمە ڕاستی کارێکی ئینسانی گەورەیە لە هەموو ڕوویەکەەوە شایانی دەستخۆشیە شایانی ستایشکردنە لە سەردەمێکا کە خەڵکێک تەنها خەریکی گیرفانپڕکردن و دزی و تاڵانکردن و بە تاڵانبردننی سەرۆت و سامانی ئەم خەڵکە فەقیر و هەژارەیە ئەمانیان دەستی کۆمەڵە خەڵکی بێ سەرپەرشت بێ باوک ئەگرن و هاوکاریانەکەن ڕاستی ئەمە کارێکی ئینسانی زۆر گەورەیە برات چەنەها دەستگای ئاوا هەبووە لە وڵاتە میتوانێت هاوکاری خەڵکی کەم دەرامەت خەڵکی هەژار خەڵکی بێ باوک بێ سەرپەرشتکە ڕاستی ئەمە کارێکی ئینسانیە هەر چۆنێک وەسفی بکەی ناتوانێت وەسف کرێت کە ڕاستی لەم جۆرە خەڵک و لەم جۆرە دەستگایانە ئێستا ئەو نەکەم بووەوە ئەبێ بە دانسقە بە شوێنیان نابگەڕی هیوادارم سەرکەوتوو بن هیوادارم ساڵانە بەردەوام بن شوێنپەنجیان دیار بێ چ شوێنپەنجیان دیارە زیاتر بچنە ناو خەڵک هاوکاری ئەو خەڵکانە بکەن کە پێویستیان بە هاوکاری هەیە هیوادارم سەرکەوتوو بن و سەرفەراز بن. من 5 ساڵێک پێم 4 بۆ 5 ساڵە پێم وابێ ئەم بەڕێزانە دەستگای بەخشین کاک حاجی لوقمان یەت لێرە لەم دوکانانە ساڵانە هەر کەسێک قدرەتێکی بۆ دیاری کردو یعنی بڕێکی بۆ دیاری کردووە قەدەرێکی بۆ دیاری کردووە کە ئەوەنە بکڕێ کەم نییە قەدەرەکە ینی بڕەکە کەم نییە هەرچەنێک هەبێ گرنگەوەی دڵی کۆمەڵی ئینسان خۆشەکە کە کەسێک نییە لەم ڕۆژانە دڵیان خۆشکە ئەمە چاکەیەکی زۆر گەورەیە 5 ساڵێکە بێ کاک حاجی لوقمان و دەستگای بەخشین خەریکی ئەم کاران ڕاستی ئیتر هەرچۆنێک وەسف بکرێ وەسف ناکە ینی هەرتوانین ئەوە بڵین کارێکت جێگەی دەستخۆشیە جێگەی سوپاس و پێزانینە ڕاستی. خۆی بەخشندە و میهرەبان سڵاوی خواتان لێبێ دیارە ئێستا دەست پێەکەین بەیانیە
بە پێدانی موچە جارێ دڵی بێ باوکەکان خۆشەکەن پاشان شیرینیان پێدەین و پاشان ئەیان بن بۆ مۆڵێک مناڵەکان فەرمودایگیان بە دڵی خۆیان جلوبەرگ و پێداویستی قوتابخانە هەڵەگرن واتە ئەمڕۆ موچە بە بێ باوکەکان ئەدرێ بە مناڵ نازدارەکان ئەدرێ بە شیرینیان پێدرێ پاشان ئەڕۆین بۆ مۆڵێک بە دڵی خۆیان پێداویستی قوتابخانە هەڵەگرن. ساڵانە لە دەستگای خێرخوازی بەخشین بە دەیان مناڵی بێباوک هەژار ئەبرێن تا جلوبەرگ و پێداویستی قوتابخانەیان بۆ دابینکرێن. ئەمڕۆژ وەک پیشەی هەمیشەی دەستگاکە وەک پرۆژەیەکی بەردەوام مناڵە نازدارەکان لەبیر نەکراون و پاش ئەوەی موچە و شیرینیان پێدرا بە کۆمەڵێک پاس بەڕێیانەکەین و ئەیان بین بۆ ئەو مۆڵی کە تەنسیقمان لەگەڵ کردوون تا پێویستی قوتابخانە بۆ مناڵەکان دابین بکەین. لەوێ منداڵەکان وەدایکی منداڵەکان بە دڵی خۆیان پێویستی بۆ مناڵەکانیان هەڵئەگرن و سەرەتایەکی نوێ بۆ خوێندنێکی نوێ دەست پێ. سڵاوتان لەبێ تۆ ناو چییە؟ نور علی. نوریان چۆنی؟ تۆ ناو چییە؟ هەریا باس. هەریاگیان چۆنی؟ جەوتان چۆنە جەو؟ ئەدی باسێکی ئەوم بۆ بکە پرۆژەکە چۆن بوو ئەمڕۆ بەلاتەوە؟ وەڵا پرۆژەیەکی زۆر باش بوو و بۆ مناڵانی بێباوکەم پرۆژەیە زۆر سوودی لێ وەرەگرن و سپاسی دەستگای بەخشینیشەکەین بۆ دانانی ئەم پرۆژەیە. ئێمە 5-6 پاس بووین هاتین بۆ ئێرە و من لە مناڵیەوە لەم دەستگای بەخشینە جلم بۆ کرێت و مانانە موچەی خۆم وەرەگرم و زۆر سپاسیشیانەکەم و لە مناڵیەوە منیان لەبیر نەکردو و هەتا ئێستش لەگەڵمان و جلوشتم بۆکەن. تۆزە گەورە بووی ها؟ باڵێ. سەرکەوتوو بی دڵخۆش بووی ئەمڕۆ هاتی بۆ ئەم پرۆژێ؟ باڵێ زۆر دڵخۆش بوو دەستگای بەخشین هەموو ساڵەکەی کرد بۆ جلی قوتابخانە و بۆ جلی جەژنیش. چیت هەیە بۆ خێرخوازان؟ سپاسیانەکەم و هەموو کاتێک لە بیرمان لە کاتی دوعا و پارانەوە بۆخوا. دەست خۆش گڵەکە بین تۆ ئەدی هەستی تۆ چۆنە؟ هەستە چۆنەکە ئەمڕۆ لەگەڵ کۆمەڵێک مناڵی تر هاتون بۆ ئێرە؟ هەستێکی زۆر خۆشم هەیە بەڕاستیێرە زۆر شتی جوانی لێ بۆ مناڵەکان و هەم بۆ گەورەکانیش و خۆشی لە بەخشینەکەین کە توانیان یعنی جلی مەکتەبمان بۆ دیاریکەن و جلی جەشنانیشە بۆمانەکەن. زۆر بوون ئەمڕۆ؟ بەڵێ 6 پاس بووین. تۆ لەکەیەوە بەخشین پەیوەندی و دەمێکە لەگەڵ بەخشین هەیە یا تازە هاتووی بۆ دەستگا یا چۆن بۆم باسکە لە مناڵیۆ لێرەی؟ لە مناڵیۆ لێرەم و هەنێ جار هەبوو کە بەخشین خولیە کردم لەوانەش هەر هەبووم لە مناڵیەوە. خولی چی بۆکردنەوە؟ خولی قورعان و زمان و هێن تەدویت. ئەی باشە چەند جار لە جلوبەرگەکان بەشداریت کردووە؟ وەڵا بیرم نایەوە زۆر بوو. دەست خۆش گڵەکەیم چیت هەیە بۆ خێرخوازان؟ زۆر سپاسیانەکەین کە توانیان جلوبەرگی مەکتەبمان بۆ دیاریکەن زۆر عەزەتیان کەشە. تۆ لە دوعاکان تا خێرخوازان و دەستگای بەخشین و لەبیرە؟ ئەروەڵا. چیڵێ هەدی لە دوعاکان تا چیڵێ؟ خوای گیان دەستیان خۆش بێ و سەرفرازی دنیا قیامەتیان کرد. دایگەمە خێر بێ. یا ڕەبی بێەوەی بێ مامۆستاییان سەلامەت یا ڕەبی. باسێکی ئەم پرۆژەیەم بۆ کە دیارە ئێستامە جلوبەرگی قوتابخانەیە بۆ مناڵانی بێ باوک. سەرنجی تۆ لەسەر ئەم پرۆژانە چییە؟ وەڵی هە زۆر باشە گیانمان بەم پرۆژەیە وەڵی بۆ موچە تەنانەت بۆ خانوو یعنی بۆ زۆر شت باش بووە وەڵی خەممان لیاتە بوو چۆن جلوبەرگیان بۆ بکڕین. ئێترەوە بۆ باش بوو تەلەفۆنتان کرد خوای گەورە خێری ئێوە و خێرخوازان بنووسێ یا ڕەبی بۆ خاتری گەورەی خۆی خوای گەورە پاداشتان باتەوە ئینشەڵڵا. وڵای گیانمان بەوەیە بە خێرخوازان بە ئێوە. باسێکی ئەوم بۆ کە چەند ساڵە لەگەڵمان بەردەوام؟ وڵایی بڵێم کچەکەم 5 ساڵ بووە ئێستەوە ئیتر پێی ناوەتە 15 ساڵ. زۆر باش بوو ینی هاوکاریتان زۆر کردوین هەمومانە لە کاتی خۆیان موچەمان وەرگردووە ئەوە نەبوو ینی بڵێ مانگە تاخیر بۆ یاوەرمان نەگردووە ئیسپادەیەکی زۆرمان لێ کردووە تەنانەت بە نەخۆشی بۆ هەموو شتێ
چی بۆ خێرخوازانی ئەمڕۆ ئەم جلوبەرگی قوتابخانەیان دابین کردووە لای هەردووعای خێریان بۆ کەمیاڕەبی خوا هەزارەوەنیان باتێ خوا پاداشتیان باتەوە خوا بە هەشتیان بکا بە نسیبی ئینشەڵڵا خۆی گەورە ماڵ و مناڵیان بێەوەی کاکەوەکو ئاگیان لە ماڵ و مناڵی ئێمە بووە ینی بۆیان بوون بە باوک وڵای بێ باوکیان پێوە دیار نییە لە سای ئەم خێرخوازانەوە تر ینی ئەگە چاوەڕێی حکومت بکەین ئێمە هەدە بر سامردوین نەموچە نەحی شتێکمان نییە بەڵام هەبەس خێرخوازان عنایەتن لە کاسبیمان هەیە لە ماڵەوە بڕاتە بێ نەحی شتێ بەس خێرخوازان ئەگە خێرخوازانیش نەبێ ئەوە هەر تەواوە من کاتێ پەیوەندیت پێوە کراوتیان مناڵەکانت بێنە و جلوبەرگی قوتابخانە بە هەڵبگرن هەستی خۆتم بۆ باسکە پێش ئەوەی کەم تەلەفۆنێت بۆ بێ هەستە چۆن بوو دوای ئەوەی پەیوەندیت پێوە کرا هەست چۆن وەڵای پێشەوە خەمم لێهاتە بۆ وەک کچەکەم خۆی ئەمە چۆن جلوبەرگی بۆ بکڕم چۆن هین کەمیتە کە تەلەفۆنیان کرد وەڵا دڵمان خۆش بوو زۆر ئەرە وڵا زۆر دڵمان خۆش بوو خۆی گەوریان لێ ڕازی بێخوا دڵیان خۆشکە ئینشەڵڵا چۆنی باشم باشیش کرد باشم ناوچیە نامیرگوێ میرکۆ دەنگواست چۆنە جوو باشم ئەوە چی و پێڵاونە بەداکەندو من جوودێکاری تازاکڕم ینی ئەمانە کۆن بوون بەڵێ ئای قوربانە و بم بە دڵی خۆجووی تێکالی تازەی جوان هەڵەگریوانە باش چیتر هەڵگرتووە لەگەڵ جلی مەکتەبە پێویستی مەکتەب هەڵگرتووە دڵ خۆش ئەمڕۆ دڵم خۆشم یەخواوە خێربی سەر چاو ڕۆجوو تێکالە هەڵگرە نییە حد دەرەجەیەکەکان هەڵگرە باشە قوربانە بم پانتۆڵ و کراسەکەشە دەڵگرتووە چیت ماوە هەڵگریتەوە جانتاکە ماوە جانتاکەشمە دەبڕ جانتاکەش هەڵگرە باشە دایگیان بەخێر بێت سەلامت بێ خۆمە من زۆر سپاس تۆش دەکەم بێەوەی باسی ئەم پرۆژەم بۆ بکە گرنگی ئەم پرۆژە چییە؟ وڵا دەستیان خۆش بخوای گەورە پاداشتی خێرتانداتەوە لە شتان ساغ بێ و نمونەتان زۆر بێ ئەوان ئێمە ناناستن لە ڕێگای ئێوە بۆ ئێمە دەگەێنن ئێوەیە ئەگە ڕۆژ هەیە بەخوایمەیەک دینەرمان پێێنە ئەگەر چاوەڕێ ئەو معاشەی دەکەین ئەگەر ئەو معاشەنەیە وڵی ئێمە یەکشتمان پێێنێ موچەش دووەرگرتووی بەڵام چەشمان وەرگرتەوە خی گەورە پاداشت خێرتانداتەوە لە شتان ساغ بێ و ئەو پێداویستی مەکتەبمان بۆ دابین دەکەن پڕ وڵای خوا خێریان بنووسە خولی هاوینیان کردوتە بۆ مناڵەکانمان ئەیتر لەوەی زیاتر چمان لە ئێوە بوێ خۆمانتان ئاوا بێ زۆر مەمنون و خی گەورە پاداشت خێرتانداتەوە چی باش ئەو بێتە ڕێگاتان بۆتان بێتە کێشور قیامەت لە دوعاکان تا خێرخوازان و دەستگای بەخشین هەیە ئارە وەڵڵاهی من خی گەورەیەک عادەتی پێداوم ساعت 3:30 نابێ خەبەرم دەبێتەوە لەبەر خی دەپارم ئێکەم بۆ مسلمانان و بۆ کەسانەی ئەگە دەستگیرۆی فەقیر و هەژار و نەدار دەکەن من چووکە یەک معاشی یەک شوێنێکم نییە وا بەس ئێستا ماڵی ئێوە ئاوادام بخوای گەورە پاداشتی خێرتانداتەوە وەڵای باکم من مەمنونی ئێوەم ئەگەر هەمومان ئێمە مەمنونی تۆن ماڵتان ئابێ زۆر سپاسان دەکەم دەستخۆشیتان لێ دەکەم خی گەورە پاداشتی خێری ئێوەش و ئەو کەسانش بداتەوە کە دەستگیرۆی فەقیر و هەژار و مناڵی بێ باوک دەکات بۆ پێداویستەکانی جێژن بۆ پێداویستەکانی مەکتەب وەڵی بۆ هەموو کاتون بۆنەیەکان ئەنجا بۆ سەیرانیان دەبن دەستخۆشیتان لێ دەکەین زۆر مەمنونی نمونەتان زۆر بێ ئیشەڵڵا کەسانی وەک ئێوە چاو لە ئێوە بکەن و ئەوانەی گەر ڕێگاشیان خراپە خۆبیان خاتستە ڕێگای ڕاست ئێمەش لە خزمەتی ئێوەیانداییان لەشی ئێوەش ساغ بێ ئەی ئەمڕۆ پێدەویستی بۆ دوو مناڵەکە هەڵگرتووە دوان بنوانی ئەوانی کە مەکتەب لە مەکتەبان کۆرە جێژنان بۆ کوڕەکانیشم دەڵێن هەڵگرە ماڵتان ئابێ و زۆر مەمنون خی گەورە پاداشت خێرتانداتەوە ئێستا دوو کچم هەن وەڵای باخم جلی مەکتەب لە هیچ شتێکیان کەم نیە هەموو شتێکیان بۆ هەڵەگرن بەسیای ئێوەوە کەسی وەگەومان هەبی ئینشەڵڵا بێت پێویستیمان بەخوا نەبێ هیچ کەسکە نابێت بەخێر بێ گوڵاکەم خۆش ناو چییە؟ ڕووکە ڕووگیان چۆنی؟ باش سپاس دەکەم چی هەڵگرت؟ پێڵا و کراس و پانتۆ ئەی یاخوا پیرۆز و بێ خۆش دڵ خۆشە؟ کوێمەش تۆمان خۆشە بێنە ماچ قوربانم تۆ چۆنی؟ ئادەی تۆ چی هەڵگرتووە؟ وەڵا کراس و پانتۆڵ و گۆرەوی و کالە و ئەوە پارەتان دا پێمان و شیرینی و چی پارەکە شوە دەسۆیە؟ وەرە پارەکە بخەر ناو جانتاکەی دایکتەوە با خەڵک بە پیرۆزی بێ دڵەکەی هەموو شتەکان و بەدڵە بە جوانی تا دڵخۆشی ئەمڕۆ ئێمەش زۆر دڵخۆشین کە تۆ جلی جوان و پێویستی هەڵگرتووە. خێرخوازانی خۆشەویست ئەی ئەوانەی کە دڵ و دەروونتان لەگەڵ مناڵانی بێباوک و هەژارانە تێکەڵ کردووە سوپاسانەکەین یەخوا دەستان خۆش بێ یەخوا خێرتان بنووسێ ئەمڕۆ مناڵە بێباوکەکان زۆر دڵیان خۆش بوو چونکە پێویستی و جلوبەرگ و جانتا و پێڵا و ئەمانیان کە پێویستی قوتابخانەیە هەڵیان گرت و بە دڵخۆشی بەرەو ماڵەوە
بەڕێکەوتنەوە وەسبەینێ و ئەو کاتێک کاچن بۆ قوتابخانە ئەتوانن بە دڵدەروونێکی ئاسوودە و بە جلوبەرگێکی تازە و جوانەوە بەبێ ئەوەی خەڵک جیاوازیان بکە لەوەی کە ئەمە مناڵێکی بێباوکی هەژارە یا مناڵی دەوڵەمەندێکە هەمووان بە یەک ئاست بە یەک جۆری جلوبەرگەوە دەرگای قوتابخانەکانەکەونەوەکەنەوە و داخڵە بن یاخوا دەستان خۆش بێ خێرتان بنووسێ خی پەروەردگار زیاترتان پێ بدە بە ئومێدی ئەوەی بەردەوامین لەسەرم پرۆژانە یا ڕەبی خی پەروەردگار جەزای هەموو لایەکتان باتەوە ئەوانەی کە توانیان بە کەمترین بڕی پارەش بێ پێتی ئەوستی قوتابخانە بۆ مناڵانی بێباوک دابیر بکەن سپاس بەخوا پرۆژەکەمان سەرکەوتوو بوو بۆ ئینشاءالله لەسەر ئەم پرۆژە جوانانە دەستگای بەخشین بەردەوامە بێت.